دایک و باوکی ئازیز، ئەگەر ئەم کارە بەرامبەر منداڵەکەت دەکەیت ئەوە داهاتووی منداڵەکەت تێک دەدەیت. کاتێک دەگەڕێتەوە ماڵەوە لە دەرسێک نمرێک لە خوار نمرەکانی تری هێناوە، ئەوە تۆ بەراوردی دەکەی بە هاوڕێکەی یاخود نمرەی هاوڕێکەی بە چاودا دەدەیەوە، کارێکی زۆر هەڵە دەکەی. بۆ ڕوونکردنەوەی ئەمە بیر بکەوە لە دارستانێک پێشبڕکێیەک دەکرێتن لە دارستانێک. لە دارستانەکە ئاژەڵەکان لەسەر ئەوەی کە کامیان زووتر بگەنە سەر دارەکە پێشبڕکێ دەکەن. ڕوونەکە مەیمون براوە دەبێتن. لە هەمووی ناخۆشتر ماسیەکەیە کە تانانە ناتوانێتن بگاتە نزیکی دارەکەش. بەڵام ئەگەر ئەم پێشبڕکەیە لە ناو دەریادا بکرێتن ئەو ماسیەکە براوە دەبێتن. هەر بۆیە لەبەر ئەمەیە دەڵێم کە منداڵەکانتان بەراورد مەکەن بە منداڵی تر، بەڵکو یارمەتیان بدەن لە دەریای خۆیاندا خۆیان بدۆزنەوە. ئەگەر هەر کەسێک لە شوێنی خۆی بێتن ئەوە بەڕاستی ژیان زۆر خۆش دەبێتن.